سیوێکی پێنجی ساڵی 2001 پاشقۆڵبوونەوە و زیادبوونی کێشە کەڵەکەبووەکانی ناوبزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بە تایبەت لە دوای کۆنگرەی تەوێڵە و ئاسایی نەبوونەوەی بارودۆخی ناوبزوتنەوەکە و داننەنان بە شەرعەتی سەرکردایەتی هەڵبژێردراوی کۆنگرە. زۆربەی هەرەزۆری سەرکردایەتی هەڵبژێردراوی کۆنگرە و زۆربەی مەڵبەندەکانی ڕێخستن و هێزە سەربازیەکانی و ئۆرگانەکانی دیکە خۆیان بە ناچار زانی لەو شپرزەیە خۆیان دەرباز بکەن و کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر نەخشە و میتۆدێکی نوێ ڕابگەێنن. هەر لەگەڵ ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی تا ئاسەنگ و لەمپەری زۆر هاتە بەردەمی و دەویسرا بە کێشەی لاوەکیەوە مەشغوڵ بکرێ، بەڵام بە سیاسەتی حەکیمانی ئەمیر و سەرکردایەتی ئەو کات توانرا خۆیان لەو کێشانە بە دوور بگرن، ئەگەرچی زۆرجار باجی گەورەشی دابێ. بەڵام کۆمەڵی ئیسلامی بۆی ڕاگەندرا بۆ ئەوە بوو ببێتە بەشێک لە چارەسەری کێشە کەڵەکەبووەکانی ڕابوونی ئیسلامی بە تایبەتی و هەرێمی کوردستان بەگشتی، نەک ببێتە کێشەیەکی تر بۆ خەڵکی بەژمەینەتی کوردستان. کۆمەڵ هەرزوو بوویە هیوا و ئاوەتی زۆربەی ئیسلام دۆستان و توانی لەگەڵ تەواوی لایەنە سیاسیەکان پەرە بە پەیوەندیەکانی بدات و لە ئاسی ڕێکخراویشەوە گرنگی بە تەواوی چین و توێژەکان بدات. هەر ئەوە ژوای کردووە ڕۆژ بە ڕۆژ لە فراوانبوون و گەورەبووندا بێ و زیاتر ببێتە جێگەی هیوای مسلمانان و کوردستانیان. کۆمەڵی ئیسلامی پارتێکی ڕازگە و بەرپرسیارە، لە هەر هەڵوێست و هەنگاوێکدا مسلمانەتی گەلی کورد دەکاتە پێوەری سەرەکی هەڵوێستەکانی و بەرژەوەندی هاوڵاتیان و نەتەوە لەکوێ بێت کۆمەڵی ئیسلامی لەوێ دەبێ. کۆمەڵی ئیسلامی تا ئێستا 3 کۆنگرەی گرێداوە و لە ئێستاشدا مەشغوڵی هەنگاوەکانی بەستنی کۆنگرەی 4ەمە و ئومێد دەکرێت کۆنگرەی 4ەم بە شێوەیەک بێ کۆمەڵی ئیسلامی زیاتر لە ئامانجەکانی نزیک بکاتەوە. لە سەرەتای ڕاگەیاندنیەوە تا ئێستا لەسەر خواست و داوای تەواوی ئەندامان نووسەر و ڕۆشنبیر و زانای بەتوانە مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامیە. سیوێکی پێنجی هەموو ساڵێک دیاریکراوە بۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە و واسیێنان لە جگەرەکێشان و دەرخستنی زیان و مەترسیەکانی جگەرەکێشان لە سەرتاسەری جیهاندا. ئەم ڕۆژە ساڵی 1970 لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و بە هاوکاری زۆرێک لە وڵاتان دیاری کراوە. ئەوەی جێی سەرنج و سەرسامیە زۆربەی زۆری کۆمپانیەکانی بەرهەمهێنانی جگەرە لە جیهاندا سەر بەو وڵاتانن کە ئەندامن لە ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕۆڵ و کاریگەریان هەبووە لە دیاریکردنی ئەو ڕۆژەدا. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوە دەکات ساڵانە لە جیهاندا 5,400,000 کەس بەهۆی جگەرەوە گیان لەدەست دەدەن، بەهۆی زۆری زیان و کاریگەریە خراپەکانی وێتی کە هەموو زانایانی ئیسلامی بە یەکدەنگ جگەرە و جگەرەکێشان و بازرگانی پێوەکردنیان حرام و یاساخ کردووە. سیوێکی پێنجی ساڵی 1962 سزای لە سێدارەدان بە سەر تاوانباری جەنگ ئەدۆڵف ئیخماندا جێبەجێ کرا و کۆتایی بە ژیانی هێنرا لە تەمەنی 54 ساڵیدا. پاژەوەی دەستگای مخابەراتی مۆسادی ئیسرائیلی توانی زۆر بە شێوەیەکی نهێنی و سەرکەوتوو ئەدۆڵف ئیخمان لە ئەرجەنتینەوە بڕفێنێت و بیهێنێتەوە بۆ ئیسرائیل و دادگایی بکەن بە تۆمەتی ڕۆڵ و پەیوەندی ڕاستەوخۆی ئیخمان لە کارەساتی پڕتراژیدەی ئەڵمانیەکان بەرامبەر بە جوولەکە بەناوی هۆڵۆکۆست. ئەدۆڵف ئیخمان لە ساڵی 1906 لە زۆڵین خنی ئەڵمانیا لەدایک بووە، فەرماندەیەکی سەربازی بووە لە سوپای تایبەتی ئەڵمانی و یەکێک لە نزیک و دۆستەکانی هیتلەر بووە. پاشەرسی ئەڵمانیا لە جەنگی جیهانی دووەم بە نهێنی خۆی گەیاندە ئەرجەنتین، بەڵام دڵسۆزی و خەمخۆری گەلی جوولەکە بۆ خوێنی کوژراوەکانیان وای کرد کە تەواوی ئەوانەی دەستیان لە خوێنی جوولەکەدا هەبێت بکوژرێن. بەڵام لە کوردستان بکوژ و تاوانباری کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال و جاش و نۆکەرانی ڕژێمی بەعس ئازاد کراون و باشترین موچە و ژیانیشیان بۆ دابین کراوە. سیوێکی پێنجی ساڵی 2018 زەینەدین زیدانی پاڵەوانی تۆپیپەی پێشووی فەڕەنسا لە بڕیارێکی لە ناکەودا ڕایگەاند کە دەستبەرداری پۆستی ڕاهێنەرایەتی یانی ڕیال مەدریدی ئیسپانی دەبێت. ئەو بڕیارش پاش چەند ڕۆژێکات لە بەدەستێنانی نازناوی سێمی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا. زەینەدین زیدان یەکێک بوو لە یاریزانە ناودارەکانی مێژووی تۆپیپەی فەڕەنسی و لە بنەڕەتدا خەڵکی جەزایرە و ساڵی 1972 لەدایک بوو و لە ئێستادا تەمەنی 48 ساڵە.